جه دنگ امریکا سلاو رزن هفکار من آسو جبارو من صالح الدمی جر بو بینر هجا دمجمیر 8 بیانیه به دم واشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کنکشن یا کوباوای کی زندی لسر کانال NRT و همی پلتفرم دنگ امریکا ته بلاف کرن جوارا پیشکش دکن. هاوکات هەر لە بەرنامەکانی ئەمڕۆدا خۆپیشاندنە ناڕزایەکانی ئێران ڕووماڵ دەکەین و سەپاندنی سزاکانی ئەوروپا بەسەر دەستگا سەرکوتکارەکانی ئێراندا و هاوکات نزیکبوونەوەی هەڵبژاردننی نیوەی خوڵی سەرۆکایەتی ئەمریکاشە دووبارە داگیرکردنەوەی عەفرینیش لەلایەن هێزێکی توندڕەوی ئیسلامیەوە. ام هروها بحثا نرينا خلكي لدور بيفاجوين داوي لباكور سوريا وهريما عفريني وهالمجاري دنجي دكن. ڕاپرسێکی نێدەری دەخات لە سەدا 71 دەنگدەران پیان وایە داهاتووی وڵات لە مەترسیدایە کاتێک خۆیان ئامادە دەکەن بۆ دەنگدان لە هەڵبژاردنەکانی نیوەی خولی سەرۆکایەتی ئەوەش بەپێی ڕاپرسێکی نوێی سنتەری توێژینەوەی کاروباری گشتی ئەسۆشیتد پرێس. دەرەنجامەکانی ڕاپرسیەکە باز لەوە دەکەن کە دەنگدەران پاڵنەریان هەیە بۆ بەشداریکردنی سەرەڕای ڕەشبینی قوڵ سەبارەت بە دۆخی سیاسەتی ئەمریکا و ناڕازی بوون لە وڵاتەکە کەمتر لە مانگێکی ماوە نزیکەی هەش لە هەر دەنگدەرێک تۆمارکراوە و دەڵێن دەنگدانی ئەم ساڵ لە ڕادەبەدەر گرنگە یان زۆر گرنگە لە ئەنجامی هەڵبژاردنەکانی نیوەی خولەکەدا دیاری دەکرێت کە کام پارتی سیاسی کۆنتڕۆڵی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران دەکات هەروەها بڕیار لەسەر چارەنووسی ئەو پلانە یاساییانەی سەرۆک جۆ بایدن دەدات کە ماونەتەوە. دنگدانا پیشوقتیا کسانه روجا دشمه لولایت جورجیا دست پیکر چند دمجمیران بری که کاندیدین پارێزگاری دیک دو دبیتن پلانکری ده بجون زیادتری 4 میلیون کس دکارن ایسال ده البجارترین ولایت ده دنگ خواه بدن و اگر شوازن بری پیک ورن ده بکو جنیوی زیادتر بری روجا البجارترین دنگین خواه بدن دنگ دیرن جورجیا بری دنگدانه بریا پسته دشینن که زیادتری 1000 دنگان حتی روجا اینه به ریا پسته هاتنه ورگرتن زیادتری 200,000 کسان داخوازه دنگدانا به پسته کرنه دا دنگدانا پیش وقتا کسانه ده حتی 4 مجداره بدومه. هەڵبژاردنی نیوەی خولی سەرۆکایەتی زۆر نزیک بۆتەوە کۆمەڵێک دۆسەی گرنگ وەک دۆسەی هەڵاوسانی ئابووری و بەرزبوونەوەی نرخی گاز و پرسی کۆچبەران تێکڕا کاریگەری دروست دەکەن لەسەر هەژمونی دەنگدانەکە بۆ ئەو مەبەستە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە لە واشنتنەوە. ئەم کاتت باش نەجیب. ئەو کاتت باش کاکیاسف. ئەم هەڵبژاردنە چەند گرنگە بۆ خەڵک بە تایبەتی بۆ گەنجانی ئەمریکا؟ بله آسو وقت زانی کو هەڵبژاردنên نیوا دەمێ ئانکو می تێرمێ gelek nêzik bûne û wekeva jî got ku Georgia dengdana pêşwext hatiye destpêkirin ev hەڵbژaردنên nîvdemê yên desalatê gelek giringin bi taybet bû gencan wek dibînin ku rêjeya helawsanê pirsa aborî pirseka pêşîne ji ber ku rêjeya helawsanê bilind bûye û her wisa هند راپرسیên vê dawiyê yên hefteyên dawiyê jî didin diyarkirin û rêjeya bêkariyê jî bilind bûye ev pirse rast rast dê bandora xwe bel ser dengdana dengderê Emerîkî û pirsên weke ji ber birina zarokan aborşin ya berî demekê biryara wê derket û yasaya wê derçû her wisa پرسا یا خورتان گرێدایی خورتان ئەو بڕیارە سەرۆکاتیە یا کو دێ لێبورینا دەینên خوندەکاران ji 10 heta 20,000 دولاران lêborîn hebe ew ji wê bandoreke rast rast li van helbijartinan bike wek tê zanîn jî ku hejmareke zêde ya xurtan divên helbijartinên ku cuda ji mîterma 2018 wê mafê dengdanê hebe ew ji wê bandoreke rast rast li van helbijartinan bike. بەڵێ بەڵێ نەجیب دوای دەرچوونی یاسای کۆنتڕۆڵکردنی چەک لە ئەمریکا هێشتا تەقەکردن و کوشتن بەردەوامە لە ویلایەتەکانی ئەمریکا دەستگای پەیوەندیدار دەربارەی ئەم دیاردەیە چی دەڵێت و چ پەیوەندێکی هەیە بە هەڵبژاردنەکەشەوە؟
ئاسو وەک دزانیک و gelek saziyên taybet yên statîstîk û serhejmariya van çalakiyên ku şiddet xweratînin hene ji wana Gun Violence Archive an ku saziya arşîvkirina tundiya biçekan ew dibêje di malpera xwe de ku rojane ebdê dike nû dike dibêje ku di îsal dat heta van neh mehan da 35,424 kes ku heta îro 18 Oktoberê hatine kuştin bi teqekirinê û wan çalakiyên ku çek ji encama çekê û belavbûna çekê hatine pêk hatine her wisa girêdana wê bi helbijartinan jî wê bandûra xwe li ser pirsa ewlekariyê bike ji ber ku hemî malbat dixwazin zarokê wan kesûkarê wan li dibistana li cihên giştî bi ewle bin û serbest bijîn û راحتی و تنایی بیک و راستی هێرشên çekdarî بێن bijîn. بەڵێ نەجیب هەڵبەت یەک پرسی زۆر گرنگەیە پرسی کۆچ یەشێکە لە ئاڵنگارەکانی بەردەم هەڵبژاردنەکە. بەڵێ ئاسو کوچبەری وەک دزانی gelek zêde bûye bi taybet piştî ku şerê Rusya li Ukrayna bi cihatî û her wisa ew alûziyên ku li Rojhilata Navîn hene bandûra xwe gelek li ser koçberiyê kiriye. Hejmareke zêde ya koçberan hatine Amerîka bi taybet ji Efganistanê ji Ukrayna û ji welatên Amerîka Latînî niha pirsgirêka ya sereke li ser sinûrên yên Meksîk û Amerîkaya ku gelek alûzî li wê derê hene û rastî jî heta niha alûziyeke mezin nakûkê mezin navbeyna her du partiyên sereke de heye demokrat û komariyan li ser pirsa koçberiyê. بەڵێ زۆر سپاس نەجیب هەربژین. سپاس. لپرسین بەردەوام دکن لە دۆر گولەبارانێکە گرسایی ئێڤەرا پێنجشەمێ لە ڕالی ویلایەتە کەرۆلاینا باکوور کو دە ئەنجامێدا 5 کەس مرن دە ناودەژی ئەفسەرێکی پۆلیس وێ راپۆرتێ ئاگاهین بهتر هەنە. دو بە دوای هەڵمەتێکی کۆمەڵکوژی ئەوەی کوژرانی 5 کەسی لە شاری ڕالی لە ویلایەتی نۆرت کارۆلاینای ئەمریکا لێکەوتەوە دانیشتوانی شارەکە لە ماتەمینیدان. کات بەیانی بوو لەو دەمەی چەند خێزانێک لێرە لە خەو هەڵدەستن و دەبینن کەسانی خۆشەویستیان لەدەستاوە. قوربانیانی کۆمەڵکوژیەکە بریتین لە سوزن کارنەت تەمەن 49 ساڵان و دایکی 3 منداڵە هەروەها ماری مارشڵی تەمەن 34 ساڵان و بڕیار بوو لە کۆتایی ئەم مانگەدا هاوسەرگەری بکات هەروەها گەیبریال تۆرەس تەمەن 29 ساڵان هەروەها خاتوو نیکۆل کۆنەرس تەمەن 52 ساڵان کوژران. ئەو خانمێکی بە سۆز و باش بوو ئەو شایستەی ئەو کوشتنە نەبوو. گەنجترین قوربانی ڕووداوەکە جیمز تۆمسنی تەمەن 16 ساڵان بوو کە خوێندکاری دوانەوەندی بوو تەخەکردنەکە ڕۆژی پێنجشەمە کاتژمێر 5 ئێوارە بوو لە گەڕێکێکدا پۆلیس دەڵێت گومان لێکراوێکی تەمەن 15 ساڵان 2 کەس دەکوژێت و دواتر هەڵدێت بۆ ڕێگەیەکی پیادەی نزیک لە شوێنی ڕووداوەکە و لەوێش وەک دەگوترێت 2 کەس دەکوژێت و دواتر دەژگیر دەکرێت و دەبرێت بۆ گرتوخانە. ئێمە بەنیازین وە کەسێکی تەمەن 18 ساڵان تۆمەتی لە دژ تۆمار بکەین و کەیسەکەی بگەینە دادگای باڵا. پاڵنەری ئەم کۆمەڵکوژیە هێشتا ڕوون نییە لێکۆڵەرەوان دەڵێن گومان لێکراوەکە خزمی یەکێک لە کوژراوەکانە. من زۆر دڵگرانم لەبەرەوەی ئێمە هیچ وەڵامێکمان نییە بۆ ئەم تراژیدیایەی کە ڕوویداوە. دەسەڵاتداران دەڵێن لە چەند ڕۆژی داهاتوودا راپۆرتێکی بەرایی لەسەر کۆمەڵکوژیەکە بڵاو دەکەنەوە تەنها 5 ڕۆژ لەمەوبەر شەقامێک لە باکووری ڕۆژهەڵاتی ناوچەی هێدینگهامی شاری ڕالی بووە شوێنی 533 هەمین کۆمەڵکوژی ئەمساڵ لە ئەمریکا کاتێک چەکدارێکی تەمەن 15 ساڵان بەدەستڕێژی گول لە 5 کەس دەکوژێت و چەند کەسێکیش بریندار دەکات. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
ئەمریکا ڕۆژە دشەمێ هشیاریدا کۆ ئەوەی گاوان باوێژە لە دژی کۆمپانی و وڵاتên کۆ بەرنامەیە درۆنان یا ئێرانê bi kar tînin piştî ku Rusyayê dronên kamîkazî li Kiev bi kar anîn. Peyvdarê Wezareta Derve Vedant Patel ji rojnamavanan ra got her kesê ku bi Îranê re bazirganiyê bike ku têkeliya wê bi dronan mûşekên balîstî û gihandina çekan ji Îranê bû Rusyayê hebe divê pir hişyar be û tedbîrên xwe yên guncaw bike. Dê Amerîka dudil nebe û dê li dijî sûjdaran cezayan bisepîne. Wî got کوربونا هەفبەندیە رووسیا ئێرانê re tişteke ku hemî cîhan û bi taybetî li herêmê divê bi aşkerî wekû metirsiyeke mezin were dîtin. وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕۆژی دووشەمە کۆبوونەوە بۆ پەسەندکردنی سزاکانی سەر ئێران. سزاکان ئەو کەسایەتیانیان گرتەوە کە دڕندانە سەرکوتی خۆپیشاندەرانیان کردووە. لە هەمان کاتە جەختیان لەسەر پێویستی زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەش کردووە کە لە گیانەڵادایە. لیستی سزاکان کە باڵۆزەکانی یەکێتی ئەوروپا پێش کۆبوونەوەی وەزیرەکان ڕێکەوتون لەسەری پێگاتووە لە 11 بەرپرسی ئێرانی و 4 دەستگای ئێرانی. ڤیزەی یەکێتی ئەوروپیان لێ قەدەغە دەکرێت و دەست بەسەر سەروەت و سامانەکانیاندا دەگیرێت لە کاتێکدا سەرباری دڕندەیی و سەرکوتکاریەکانی ڕژێمی ئێران بەرامبەر هاوڵاتیان و گەنجان و خانمانی ئەو وڵاتە. بەڵام خۆپیشاندان بەردەوامە و زۆرێک لە زانکۆ و خوێندنگاکانی گرتووەتە و داوای مەرگ بۆ خامەنایی و ئازادی دەکەن. Îranê roja dişemê soza bersiveke lezgîn da Yekîtiya Ewropî li dor cezayên nû li dijî Komara İslamî piştî zêdetirî mehekê ji xwepêşandanên dijî kuştina Jîna Emînî. Wezîrên derveyên Yekîtiya Ewropî roja dişemê civiyan da ku cezayan li ser Îranê bisepînin. Peyvdarê Wezareta Derve yê Îranê Nasir Kenanî got Îran dê li gorî biryar û kiryarên ku welatên Yekîtiya Ewropayê girtine demû dest biryarê bide. Cezayên plankiriyên Yekîtiya Ewropî 11 karbidestên Îranî û 4 saziyan dike armanc. Amerîka, Brîtanya û Kanadayê jî berî ji hin binpêkirinên mafên mirovan cezayên li dijî Îranê ra gihandibûn û Tehran Amerîka û hin hevalbendên Amerîka bi handana xwepêşandanan tawanbar dike. لە گرتەیەکی ڤیدۆییدا کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوکراوەتەوە دەردەکەوێت کە کۆمەڵێک کەس لە دەرەوەی زانکۆی ئازادی ئیسلامی لە شارێکی ڕۆژاوای ئێران ناڕزایەتی دەردەبڕن. خۆپیشاندەران هاواریان دەکرد و دەیانوت ئێوە تاکە کەسێکتان کوشت هەزاران کەسی دیکەی بەدوادەهات. ڕۆیتەر سوانیوێتی شوێنەکە لە باڵەخانە و شاخەکانی کە بینراون لە گرتە ڤیدۆیەکەدا پژڕاست کاتەوە. هەروەها شوێنی خۆپیشاندانێکی پێشووتری تیادایە کە ئەنجام درراوە باڵەخانە و ناوچەکان لەگەڵ فایل و وێنەی مانگی دەستکردی ناوچەکەدا یەک دەگرنەوە. نەئارامیەکان خۆپیشاندانەکان لە شۆڕشی ساڵی 1970ەوە تا ئێستاکە گەورەترینە و بوێرترین ئاڵنگاری بووە بۆ دەسەڵاتدارانی ئێران و خۆپیشاندەران داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن. Dê demekêda ku xwepêşandanên Îranê li dijî kuştina Jîna Emînî berdewamin rêxistina Amnesty International çend rojan berê raportek belav kir ku têda hejmarên kuştiyên xwepêşandanan nîşan dide. Agahiyên bêhtir di vê raportê de. Li manceka xwepêşandan û mangirtnekan li esranserî Îran û bigret derewê welatîş berdewamî hebûye. Lew nêweda têkhelçûn li nêwan xwepêşanderan û hêzekani Komarî İslamî li ser şeqan pêk hatuwe کە ژمارەیەکی زۆر لە خۆپێشاندەران کوژرا و بریندار بوونە. ڕێکخراوی ئەمنستی لێخۆشبوونی نێونەتەوەی پێنجشەممە لە نوێترین زانیاری و هەڵوێستی خۆی سەبارەت بەم دۆخەی ئێران بە تایبەت بە کوژرانی نێوجەوانان لە ڕاگەندراوێکدا دەڵێت کوشتنی نایاسایی لانیکەم 24 منداڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە ئەم مەسلەی زیاتر زەق دەکاتەوە کە مەبەستی کوشەندەی دەسەڵاتداران بۆ لە ناوبردننی ئەو ناڕەزایەتیە گەلێک بەرفرەوان و هێشتاش بەردەوامە کە بەهۆی کوژرانی ژینا ئامینی سەری هەڵدا و گەشەیستان. خامنەیی لە وتاری سێشەمەی بۆ کۆمەڵێک لە کاربەدەستان کە لێ نوێیاندا سەرۆک کۆماری ئێران ئیبراهیمی ڕەیسی بەشداری بوو هەموو خۆپێشاندرانی وەک یەکچاو لێ نەکردن و بە ئاشکرا بەشێکی تۆمەتبارکردن کە لەگەڵ دوژمن دەستیان هەیە.
بعضیا یا عامل دشمنند هەندێک لەو کەسانە ڕاستپاردەی دوژمن و ئەگەر نەبن ئەوە بە ئاراستەی دوژمندا هەوڵ دەدەن بە هەمان ئامانجی دوژمن دەچنە سەر شەقامەکان هەندێکیان لەگەڵ دوژمن نین تەنها لە ڕووی سۆزەوە ئەو کارە دەکەن ئەم دوو گروپان ناتوانرێت بە هەمان شێوە حکمیان لەسەر بدرێت پێویستە ئەم گروپەی دووەم بەکاری کولتوری چارەسەر بکرێن جەختیشی کردەوە کە دەستەی دووهەم دەبێت بەشی داد بە شێوەی جددی لەگەڵان هەڵسەکەوت بکات نه مسئولین قضایی و امنیتی بەڵام لە بەرامبەر تاقمی یەکەمدا دەستگا دادوەری و ئەمنیەکان دەبێت کاری خۆیان بکەن هەندێک کەس دەڵێن با دۆخەکە ئەمنیەتی نەکرێت بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەداین نابێت کەش و هەوای وڵات تا بکرێت ئەمنیەت زاڵ نەبێت بەڵام کاری ڕۆشنبیری جێگەی خۆی هەیە کاری دادوەری و ئەمنیش جێگەی خۆی هەیە بەڵام لە هەمان کاتدا لەم سەر هەڵدانا کە خانمان بوونەتە پێشڕە و گەلێک جاریش بەڕاپەڕینی ژینا پێناسە دەکرێت ئەو خۆپێشاندەرەی هێناوەتە سەر و بیرۆکەیە کە دەبێت بە شێوازی جۆرا و زۆر هەوڵی خۆیان بۆ بەشداری لە خۆپێشاندانەکاندا بدەن خانمای ئیرانی کە نەمیتونیت بیایت ئەو خانمە ئێرانیانەی کە ناتوانن بێنە گۆڕەپانەکە بۆ هاوسەرانتان و براکانتان دەتوانن کۆکتۆل مۆلۆتۆف دروست بکەن بە هەر شێوەیەک دەتوانن یارمەتیان بدەن تا بێنە مەیدان و پشتیوانیان لێ بکەن و ورەیان پێ بدەن هۆی هەموو ئەم بەربەرەکانیە وەگە و توێژەرە دەڵێت ئەوەیە کە لە ڕاستیدا خەڵک بە شۆڕشی 1970 زاینی زەرمەند هاتنە دەر بەڕاستی جێگەی سەرنجە بۆ ئەو جوانانە کە دیواری ترسیان بە تەواوی ڕووخاندووە و تا دێت هیچیان لەدەست نەداوە و بۆیە ئامادەن بەردەوام بن ئەمە زۆر جیاوازە لەنەوەی پێشوو کە منداڵی ئەو شۆڕژگێڕانە بوون کە شای ئێرانیان لە ساڵی 1970دا ڕووخاند ئەو جوانانە لە بنەڕەتدا تێدەگەن کە گۆڕانکاری بنەڕەتی زۆر جار خەم و پەژاری لێ دەکەوێتەوە و دۆخی خەڵکی ئێران دوای شۆڕش لە بنەڕەتدا خراپتر بوو چونکە نەک هەر ئەو ئازادیە سیاسیانیان بەدەست نەهێنایەوە کە لە شۆڕشدا بە دوایدا بوون بەڵکو دۆخی ئابووری و کۆمەڵایەتی و ئازادی کولتوریشیان لە دەستدا ئەم توێژەرە دەژڵێت پەیوانییە کە ڕژیم لە توانایدا بێت بە بەکارهێنانی شێوازی کۆن واتە مشتی ئاسنین ئەو گەنجانەی پێسەرکوت بکات سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا هەفبەندیە ژنێنی کوردستانی کو ji zêtirî sed endam û çalakvan pêk tê ji bo piştgiriya jinan hevpeymaniyek avakirine di civîna xwe ya werzî de li parêzgeha Helepçe kuştina jîna Emînî û jinên din di xwepêşandanên Êranê û Kurdistanê de şermezar kirin û daxwaz ji rêxistinê navnetewî kirin ku kuştina jinan rawestînin. Peyamnêrê me li Hewramanê raportek amade kiriye. گروپی هاوپەیمانی ژنانی کوردستانن پێگاتوون لە چەندین چالاگوانی ژن لە هەرێم و عێراق ئیدانەی کوشتنی ژینا ئەمینی لە ئێران و سەرکوتکردنی شۆڕشی ژنانی ئێران دەکەن داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن لە ئازدە و پێشێلکاریانە بێدەنگ نەبێت من بە پێم وایە شۆڕشی یان ڕاپەڕینی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان و شەهیدبوونی ژینا ئەمینی ڕەمزی ئەوەیە کە شۆڕشی ژنان دەستی پێکردەوە شۆڕشێکە یان ڕاپەڕینێکە لە پێناوی هێنانەدی یەکسانی لە پێناوی ئازادیەکانی ژنان کە خۆی لە جلوبەرگە ئەبینێتەوە یەکێک لە بنەماکانی جلوبەرگە چونکە حیجاب ڕەمزی ڕێژێمی ئیسلامی ئێرانە بۆیە فڕێدانی حیجاب سوتاندنی حیجاب ڕەمزی ئەوەیە کە ئێمە لە دژی ڕژێمێکی ئیسلامی. مارلین یوسف چالاگوانێکی بواری مافەکانی ژنانە لە عێراق دەڵێت پێویستە ڕێگە بە هیچ کۆمەلگایەک نەدرێت ئەو مامەڵەیە لەگەڵ ژنان بکات و بیان کوژێت چونکە هۆکارێکی زۆر لاوازە ژن ئەبێت ئازاد بێت لەبەرەوەی بەشێکە لە کۆمەلگە و پێگەیەکی گەورەی هەیە. أكيد شيء مرفوض كليا وغير مقبول. کوشتنی ژنان جێگەی قبول نییە لەبەرەوەی ژن بەشێکە لە کۆمەلگە و تەواوکەری بەشەکەی دیکەیەتی. پێویستە پێگەیەکی ڕێزلەگیراوی هەبێ چ بەرامبەر بە کۆمەلگەی یان بەرامبەر بە پیاوان بۆیە کوشتنی ژن لە بەرامبەر بیر و بۆچوونەکانیان بە هەموو شێوەیەک ڕەت دەکەمەوە. گروپی هاوپەیمانی کوردستان کە سەرقاڵی نووسینەوەی پەیڕەوی خۆیانن ئەوان دەڵێن پێویستە ڕێگری لە کوشتن بەگشتی و ژنان بە تایبەتی بکرێت کوشتنی ژینا ئەمینیش ئیدانە دەکەن. کوژەکان دیارە کەزانی بکوژ دیارە کێیە
بەداخەوە ئێمە تەمەناکەین یاسا سەروەر بێ بۆ ئەماوە هیچ کەسایەتیەک هیچ لایەنێک هیچ حیزبێک پاڵپژ نەبێ بۆ ئەو کەسانە پاڵپژ نەبێ بۆ کوشتنی ئەوانە و هانیان بداوە لە کەیسەکان بەلاڕێیان نەبێ بیانوی ئەوەی قەزەی شەرەفە قەزەیەکی کۆمەڵایەتیە چونکە ئەوانە ناگاتەوەی کە تۆ ژیانی کەسێک بسەنیتەوە ببیتە ئیزرائیل بۆ ئەوی کە کەسێک ژیانی لێبسەنیتەوە و لە ناوی بەریت و لەبەر چاو لای بەریت و منداڵەکانی بێدایک بکەیت و یاخود دایکی چەندەها کەس جەرەک سوتاو بکەیت ئێمە بینیمانە کەسانی دیکە چی لێ هاتووە کەسانی دیکەمان بینیوە یعنی تازەترینی دیمەنمان هەیە بکوژی ئەو خاتونەی کە لە گەڕکی بەختیاریە کوژرا لە شاری سلێمانی بە بەرچاوی خێزانەکەیەوە لە بەردەم ماڵی خۆیان کوژرا ئایا ئەمە تاوان نییە؟ بەڕێوبەرێکی گشتی لە بەڕێوبەراتی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان دەڵێ کوشتنی ژینە ئامینی ڕەت دەکەینەوە و حاڵەتەکانی توندوتیژی خێزانیش لە بەرزبوونەوەدان بەداخەوە شەهیدکردنی ژینە دەکەین یاخود شەهیدکردنی خاتونی ڕێکخراوەی باکوور دەکەین ئەوانە هەموو ئیشی هاوپەیمانی کوردستانە کە ئیشی لەسەر بکرێتن بۆی ئێمە بڵێن ژنێک لە هەر شوێنێک لە جیهانە بکوژرێتن کەمکردنەوەی توانە و بەهای ژنە لە هەموو کۆمەڵگایەکانە چونکە ژنان بناغەی دانانی خێزان ژنان بناغەی دانانی کۆمەڵگایەکی تەندروستن. هاوپەیمانی ژنانی کوردستان ئێستا خاوەنی پەیڕەوی خۆیەتی و لەژێر یەک چەتردا سەرجەم ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانە دیارەکانی کۆ کردووەتەوە وە خۆیان دەڵێن بێدەنگ نابین بەرامبەر بە کوشتنی ژنان و لە زیاتر لە 100 ئەندام پێک دێن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. 100 خۆپیشاندەر کە زۆربیان ئێرانیەکانی دانیشتووی تورکیان لە بەردەم کۆنسڵخانەی ئێران لە ئەستەنبوڵ گرت بوونەتەوە لە کاتێکدا خۆپیشاندانی ناڕزایی لە ئێران کە بەهۆی کوشتنی ژینە ئەمینیەوە سەری هەڵدا زیاد لە مانگێکە بەردەوامە. خۆپیشاندەریشی ئێرانی دەڵێت پشت بەخوا ئەم جارە لەم ڕژێمە تیرۆریستە ڕزگارمان دەبێت. هاوکاتی ئەم خۆپیشاندانە هێزەکانی ئاسایش لە نێوخۆی ئێران دەستیان داوەتە سەرکوتکردنی توندی خۆپیشاندەران ڕۆژی دووشەمە زیاتر لە 40 گروپی مافەکانی مرۆڤ لەوانەش ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و ڕێکخراوی هیومن ڕایتس واچ سەرکوتکردنی کوشەندەی ناڕزایەتیەکانیان لە ئێران لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بە توندی سەرکۆنە کرد و داوایان لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان کرد بە پەلە لێکۆڵینەوە لەو بارەیەوە بکات. یەکێتی ئەوروپاش ڕۆژی دووشەمە بەهۆی پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە سزای نوێی بەسەر پۆلیسی ئاکاری ئێران و بەرپرسەکەی و وەزیری ئیتلاعات و بەرپرسی پۆلیسی ئاسایشی ئەلکترۆنی و ڕێکخراوی بەسیج سەپاند. هەروەها کۆمیتەی مافی منداڵانی نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی دووشەمەش لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی پێشێلکاری مافەکانی منداڵان لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە خوازیاری کۆتایی هێنانی کوشتن و دەست بەسەرکردنی منداڵان بووە. لە بەیاننامەکەی و کۆمیتەیەدا بە ئاماژەدان بە کوژرانی لانیکەم 23 منداڵ و نەوجەوان باس لەوە دەکرێت کە بەشێک لەو منداڵانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژراون و بەشێکی دیکەشیان لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستاوە. ئەمجارە دۆخەکە جیاوازترە. هەڵسوکەوت ڕژێمی ئیران لەگەڵ خەکەکەی وەک ئەوە وایە لەگەڵ وڵاتێکی بیانیدا خەریکی شەڕکردن بێت ڕۆژانە ژمارە کوژراوان لە زیادبووندایە. لە بەیاننامە هاوبەشەکەی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤدا ئاماژە بە کوژرانی زیاتر لە 200 خۆپیشاندەر و دەستگیرکردنی هەڕەمەکی زیاتر لە 1000 کەس کراوە بە تایبەتی لە کوردستان و سیستان و بەلوچستان. خەڵک بێزار بووە و ئەو هەموو کەسە دەمرن بەڵام بۆچی و بۆچە ئامانجێک هەربووی خۆپیشاندانەکان لە زیادبووندان بە هیوام ئەمجارە لەم ڕژیمە بکوژە ڕزگارمان بێت. بوونەوەی شاری ئیستەنبوڵیشدا کە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە ئێرانیەکانی دانیشتووی تورکیا بەڕێوەچوو خۆپیشاندەران وێنەی ژینە ئەمینیان بەرز کردەوە و دروشبی دژ بە کۆماری ئیسلامیان پێکەوە گوتەوە. ژینە ئەو کچە لاوەتەوەن 22 ساڵەی خەڵکی شاری سەقز بوو کە بە گوتەی شایەت حاڵان لەلایەن پۆلیسی ئاکاری ئێرانەوە کوژرا و گیان لە دەستدانەکەی بوو بەهۆی دەستپێکردنی شەپۆلی ناڕەزایەتی سەرتاسەریەکانی ئێران.
ئەم جارەیان هەموو خەڵکێکە لە هەموو شارەکاندا هەستاون ئەوان بگوژن خەڵک دەگوژن چیتر لای خەڵکی ئێران جێگای باوەڕ نییە. بە گوتەی ئەو ڕێکخراوانەی مافەکانی مرۆڤ کە بەیاننامە هاوبەشەکەیان واژۆ کردووە، ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی هەنگاوی زیاتر جیا لە دەرکردنی بەیاننامەی ئیدانەکردن هەڵنەگرێ، ئەوە ژن و پیا و منداڵی زۆرتر بەدەستی هێزەکانی ئێران دەکوژرێن و ڕوبەڕووی ئەشکەنجەی جەستەی و دەرونی زیاتریش دەبنەوە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی. از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگی. بمرانه. چەند ڕۆژێک بەسەر سەرهەڵدانی شەڕی نێوان هەیئەتە تەحریر شام یان ئەلقاعیدە لە سووریا لەلایەک و ئەو چەکدارە ئیسلامیە توندڕەوانەی کە تورکیا پشتیوانیان لێ دەکات تێدەپەڕێت. شەڕەکە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوەتی شاری عەفرینی کوردانە کە چەند ساڵێک لەمەوبەر لەلایەن تورکیا و هێزە ئیسلامیە توندڕەوەکانەوە داگیر کرا. ئایا کوردانی ڕۆژاوا لە سووریا چۆن سەیری ئەم دۆخە دەکەن؟ Aliyên siyasiyê Kurdên Sûriyê Tirkiyê tewabar dikin bi rûdanên got ev çend rojên li Efriyê diqewimin. Her wiha diyar dikin got pevçûnên di navbera komên çekdariyên girêdayî opozîsyona Sûriyê li Bakur Rojavayê Sûriyê rû didin planeke nû ya Tirkiyeyê got projeyên xwe li wan herêman cîbicî bike. Berpirsê ofîsa ragihandinê ya Encûmana Niştimaniya Kurdî li Sûriyê Hesan Remzî dibêje bûyerên got li Efrînê rû dane metirsiyeke li ser rewşa devera Kurdî çêdike wê alûziya heyî kûrtir bike. جمع اف شرح جهه مترسيه جبرويه كي جي باكو انجمن الاجتماعي كردي ما نارزيبونا خو ما بروتستو كرت اف شرحني جبركو شر خرابونيه تاني دربدري او عربونيه تاني جبرويه جي امقل لك مترسيه بين السر دفرين كردي بتايبتي السر عفرين دردورا وينا لغوري سياستمدارين كرد كريارين غونها لباكور روجاواي سوريه دردكevin دجير چاودريا ولاتين غارانتور ده ام بيواجويا اسيتانا دنه محيدين شيخ Ali Sekreteri Partiya Yekîtiya Demokrata Kurd li Sûriyê Yekîtî dibêje Tirkiye ji van guherînan razî ye da ku destwerdana xwe zêdetir bike û projeyê xwe cîbicî bike. Kurd Bakurê Sûriyê çi li Efrînê çi li Kobanê çi wekî di Cizîrê ji hevketî bê nexudiyo rol bê hebûn û nasnama Kurdan li Sûriyê ji ortaya rabe. Ev Türka dewleta Türk ev armanca qaşûş xarakirî wek dîn û mezheb. Li aliyekî din derberderên Efrîniyên got li Qamişloyê dimînin. Diyar dikin got binpêkirînên ji alî artêşa Tirkiye grûpên çekdar ve têne kirin metirsiyeke mezin li ser hebûna niştecihên Efrînî yên resen. Got hundirê hin gund û nav bajêr de mane. Got rêjeya wan ne zêdetirî 5 sedî ye û 95 sedî li hêviya vegereke bewlene. Berpirsê Komeleya Civakî ya Efrîniyên li Qamişloyê Xelîl Mihemed dibêje bi van şer û kiryanan rewşa niştecihên Efrînê û derberderên wê alostir dibe. Di dema got tê xwestin çareseriyeke ji rewşa wan re bêdîtin. ده قناعت مده هین کریز عفرینه او کریز سرکانی گرسپی بوارنگی این کورتر دبه زنیت مده و شاشه یعنی ده فکر مده و حد جاف خرابتره او گلی وراجی تفیده نابینه یعنی تفیده نابینه باقی باز تو بی دولت جورن باند قومی باند هرمی اما به نظام سوریه و ترکیه یعنی دخوازم بتونی یک دوری یکی بکی یعنی جوا گروپ چاته بسنی بده نصر هم بن تاثیر نظام ده هم جد بن تاثیر دولت ترکیه ده هر دوجی یکن زنیت هر دوجی یکن هر دوجی داگر کرن Di pazdê mehê de aliyên nakok gihiştin rêkeftinekê ji bo bidawîkirina şer û dosyeya ewlekarî û abûriya herêmê radestî Heyet Tehrîr Eşşam hat kirin û dosyeya îdarî di destê Encûmana Xwecihî ya li Efrînê got girêdayî opsiyona Sûrî têne kirin. Lê hetakî jan radeyê ev peyman tê li pêş nakokiyên heyî xwe bigirin ango wê careke din şer dest pê bike. Zana Umer Dengê Amerîka Qamişlo. لی باکوری سوریه پشتی درو جان جه راگهاندن ریکفتنه که دناورا هیئت تحریر الشام و فیلق سیم که ترکیه
ناوبینکاری آوان کرد و جبور وستاندنا پفچونان لهرم عفرین و باکور روجهلاتی حلب ده دو جارك دن پفچون دناورا واندا درکتن و هيئة تحرير الشام او ركفتن بداوي آني لغوري چافديريا سوريا ما في مروف كو بگه للندونيا و كومك چالاكوانن و روشه جنيزيك و لسر عرده شوپين جبو آگاهين بهتر دوه درباره ده و هر وها روشا داویا نافچه نها برز ابراهیم شیخو ریوبری رخصنا مافی مروف یا عفرینه جهری ما شهبای بریا سکای بمرای دم باش ما مست ابراهیم روشا داوی لوان نافچهان چیه و لو تفگرا گروپن دجبر ین اپوزیسیون ایرو چاوایه سلاف ريز جبوت تاكاك صالح وجحمو خلقي ما تماشا دكان دنجي امريكا راسته هرو هاف شارو بافشين جران بيتردو هابين لهريما عفرينه طيبات للسينوري لجندي كفرجن نيزي عزا سري عفرينا وحلبه ودفاريدا دموبرا هي تحرير الشام جبهة نصر بري وجبهة الشامية أو فيلاقة السيان دوردا جي هنكي شارو بابشين جران هابين هي تحرير الشام دستوردانا سر كفرجاني كر جندي كفرجاني قريدوي نبتسي شارا جندي عناب مريمين جندي خالدية دفارا جندي شيراوان سر عفنيفا حاو دفار بجشتي شارو بابشين وردا هنكي بريندار جي هابين زرار ماضي سر مالي خلكيج تشيبين وهن قد متنقرن الوري آباد قريبين وكويت الرحمة إريش ورجي سر هابين تدا ظروف في جانا قدس دا ونسي قندي قتم جوداري قام بكهابي قوي بانوبرن بري بجه قريبين إيجا عربين هاورداد وداري دجي بريندار هابون خلق مالي خدار خستبين ظروف كهنكي لدرفا خو قريبين جبالقو إريشين قران هابين لي بشتوي شر پرچین سکنین هزا داگرکریا ترکی کتو دوارد نابرا حرد و آلیان دا و طایبت لگن دقت مدید لودره یعنی شر سکنیا و ترکی وقت هزی کی داگرکر و گارانتر جب دوین نابرا حرد و آلیان دا جگر تبی شر سکنانج بو لفکرنک شیبه بیل و لفکرنک جی هی تحریر الشام دو داره جه و گرد یعنی هاو دوار گشتی دست خدوانی هاتن وقت نرينا ما وخواندنا مجوه بوياري را تركيا برازبين ويا هو تحرير الشام درباسي ودا فريكرن ودور دا بجه بكي وبشتي معفرين باشا ما مست ابراهيم يعني تركيا نافينكاري دنا بين جيش الاسلام والجبهه الشاميه جالي كذا وهيئه تحرير الشام جاليه دندا كيربو يعني شما جارك دن هيئه تحرير الشام جفير كفتنه فجريه يعني سدما فيك تشبو وتركيا دكار جارك دن وان بيجينهف هو سبب اللي هفكرنا وان بدوينا بيجوج برجو هاي تحرير الشام يعني العفرين بيشتي يعني رول قوية نها عفرين بري جريداي الحكومة السورية آدم كيبي نها جريداي حكومة الإنقاذ الأجولاني الأدلبية جهاز أو لكاريين هاي تحرير الشام دست ناصر عفرين بيشتي آلين سبيل آلين أولهي بيجتي دستي وضعنا هزين تشكدار تاني رولوال هزين رولك تشكداري بساسي نور عفرين يبن روشن أبوري روشن سبيل با أو تشتان كواريفا بينين جبروي هنكي شارو بابتشين البردوام حتى نها لهو فيلاقوا سيانجي آلي كيف مجبورة قبل بكي وركفتنش برغو رازبينا تركيا ورازي كرنا جرانتي روسيجي انا هب كاتنا هي تحرير الشام دفرين عفريني وحتى مرتالن يعني دور سينور نها سكنين درباز نبينه تركيا جي وقت خاصتن دم ان هذا ايكانه به انكي روشيوان جهف نزيك بكن بلكي يعني حتى كفتن تشدبن او برفريدن تشد بجبرغو روسيا إريشين وين فاصيلين جريداي فيلاقة سيان كر سقور الشام لدردورة كفجان وقتمة دكاسي وكشتن دلشكري هر حال جبر ما مستبراهيم جبر از باورم خو پیشاندانج يعني نرازيبون گاليري دناف خلكي و هرمي نافچه دجيبو لدجي هاتنا هيئة تحرير الشام بون نافچين وان ده بحثا نوفندا كويت الرحمة كركو خلكي سيفيل ودحوينه او خلق بهتر جكدري هاتنا كي آليكاريان دقهينا وان و اف بفشونين كدبن چقاس باندوري باواكي راس دقهينا وان
هاو كويت الرحمة جي شرن دنابرا جبهة شامية وهيدا سيسيانياني وهي تحرير الشام إيريش ورشبين بريفي دم كينات نج يعني كيمتري حفتاكي دي سالو داري يك كسكي جانا خداستان ونهج بريندار بين دهون دي سازاروكي يوالو داري بريند أو جانا خداستان ایریش انسان دبر چید بن نبری و آلیا دا یعنی هاوجی آلی خدا هزین قصد لی و رژیم سوری تمام بردکن لی بنرین ما هاو شرپ افچین اجبار و نزیکی و دبرین هاو ایریش کرن و پرانیا وانجی وجبار دبن برای خبر ملی عزاز دن و خلکی جو داری بجی کرن طیبت یعنی اجردای حلا بین ادل بین هاو دبرینگ باطن تسویت رفض يعني أرينا كرنا برجيم سوريا را تو درب جكرنا يعني هاو كويت الرحمة جنزانب والكتاريا كمالي كويت الرحمة يعني زحمتين ودري باشا ماموست ابراهيم وهون ها كامبا شهباي چقاس نزيكي وان نبيجن في مترسيه دبا اگر هاتو شخوام زانن ها عفرين تفداد بن كنترولا هي تحرير الشام ديا رنگ پشرف برياري بدا بالي بابي دا بچا بالي عزاز دا بچا و دمي و ابيجن كامبا شهباي دناو اگر دا بمينه دناو وقت به دور پیشکری بمینه و دمی او مترسی هنه و اگر چکی واب به و ام بیوینه نبیجی چه آماده کاری هنه که لوی داره ببن كك صالح اجد دبيجن مترسي هناج برغو نها جبت نصر او هي تحرير الشام لسر سينور مايا يعني امن هال هريم الشهوه وهم جندوارن شيراوا نوچه شيراوا اجد الي رجيم السوري وربيبري خسر يعني نزي 28 جندو داردانه نها جبت نصر اساسي نوري وانا يعني بناو دين ناو فيلق الشام جبرجو جندوارن ازديان باصفان بعي كبشين ابدبرن ازديان نها بدست فيلق الشام جي او نفس عيني هي تحرير الشام الكلاك واسك كلين سينوري خباكرن يعني ما تسين هاجي ونهاجي ببشاندان لنزيمه لا جندي مرعجي جريداي عزازي نهاد خو بيشاندان دو مكن ورچيبين او ام بيجن سواتر اخرجي بلند كرن تحرير الشام دربازي ورنا يعني مترسي واجد عزاز بهرن يودا برد شباب امجد اور تواد بينن يعني قام بالشهبه هب خلق عفنه كجبر از مترسي سر هنا ودخاز ماجي هب هزن تحرير الشام بكش نهروجي مديتن وبانجا امريكا دخاز دكيج هزن تحرير الشام جدبرين دسوردان كرنج بكش باكور سوريا يعني وقت دبر عفرين جوداري بكش له از دنرينا مدى الافكرنكي روسي وتركي رجيم سوري دبر دابي حتى هنا بحساني دربازي ودبرنا بين والشارو بافشين يعني ما مستبراهيم بله ابراهيم شيخو ريفبري رخصنا ما في مروفيا عفرينيت هريما كامبا شهباي مرابي جالك سباسي ودمات سباسي واشنطن بەنامەیەکی ئەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. تورکیا و یۆنان ڕۆژی دووشەمە بە توندی ڕەخنەیان لە یەکتر گرت سەبارەت بەو نەود و کۆچبەرەی کە لە سنووری هاوبەشی هەردوو وڵاتەکە لەلایەن دەسەڵاتدارانی یۆنانەوە بە ڕووتوقوتی دۆزرابوونەوە ئەمەش دوا بە دوای ڕۆژێک دێت کە نەتەوە یەکگرتوەکان داوای لێکۆڵینەوەی کرد لە ڕووداوەکە. وەزیری دەرەوەی تورکیا ئەو تومەتەی ڕەت کردەوە و ئەسینایی بەڕەفتاری بێشەرم و بێباکانە تومەتبار کرد. هەروەها وڵاتانی یەکێتی ئەوروپای بە ئامانج گرت و تومەتباریان دەکات بۆی کەهانی یۆنانی ئەندامی یەکێتی ئەوروپا دەدەن کە بوختان دروستکات بۆ تورکیا. هۆس میتا ڕاچی وەزیری کۆچی یۆنان لە تویتێکدا وێنەیەکی کۆچبەرە ڕوتەکانی بڵاو کردوێتەوە و تورکیای تومەتبار کردووە بەوەی بە زۆر ڕەوانەیان دەکات بۆ ناو یۆنان و پێش ئەوەی ئەو کارە بکەن ڕوتیان کردوونەتەوە.
هر ل ترکیه وزارت ساغلمی ترکیه به رزقنامه که نو بریار دا کو ادی کلینیکین تایبت نکارن عملیاتان بکنو یکیتیا پزشکین ترکیه ل هجمارک باجارین ترکیه برتک نشانی و بریاره دان و دبیجه او بریار هم خباتا پزشکان تایبت آستنگ دکه و هم جی مافی نخوشان تی بن پیکرن که او ایدی نکارن با آزادی تختوران هل بجیرن جبو آگاهین بهتر نها پیمنیر ملوانه عارف اصلا به مرایه دم باش عارف از باورم اوده پزشکن وانه و جولمرگی ایرو داخویانیک ده و درباره دا او چه دخوازن؟ بله وک دیار کری ایرو لباجار نوانه لگلک باجار نوانه خو پیشاندان و پریس کنفرانس هاتن دارخستن لهمبری و بیریارا وزارت ساخلمیه ایرو لباجار وانه جی اودا بجشکن وانو جلمرگی لبر دری آواهی آخا خو پیشاندانک بیک آنین و دیار کرن کو او رزقنامانو ده استانگی لهمبر کاره بجیشکن کو سربخوا و کلینیکن وانی تایبت در بخینن و او ایدین کارن کاره که کار خو پیک بینن دوی رزقنامه داته دیار کرن کو ایدی دکترین وان کلینیکن تایبت ایدین کارن کسان عملیات بکن انجی تداوی و تشخیص وان دانن و آن گروین وان تعقیب بکن یعنی هر عالی و وان استاین دیگه o da bijişkan ve diyar dike u dibêje ku ev yek li hember bijartina bijîşkan li hember nexweşan astengiyê ku ew bi azadî bixwazin biçin cemkî ji bijîşkî û xwe derman bikin an jî saxlamiya xwe baş bikin her wiha oda saxlamiye vê jî diyar dike ku dibêjin ew nizanin heya niha çima wezareta saxlamiyê ev biryare wergirtiye çi pêwîst dîtiye ku ev biryare wergirtiye û li hemberî doktorên taybet ev yek pêk aniye doktor em dema li gel doktorekê me hevpeyvîn kirî û jê pirsî gelo li gor nêrînên wan sedema vê çi ye hikûmet dixwaze çima vê رزقنامه نو در بخینه او دیار دیگه کو Türkiye hezaran doktor di nava 3 salan da Türkiye terikandine jiber ku ber aboriya kriza abori jiber şart û mercên wayên li nexweşxane û ew tên di nava şart û mercên zehmet da dixebitin ew ji ber vê yekê Tirkiye ter dikin an jî diçin nexweşxanên taybet dixebitin شو متخصص پرسید و درباره دا بکم عارف بری دمکی این راپورتان وید خواست کو پیشه و بگیره بری دمکی این راپورتان بحثوی که دکر کو گلک پزیش ترکیه درون هولدن کو بچن ولاتین دن و درفتین کارش خورا پیدا کن جبر او پرسکری کن کو بحثوی دکی اف یک چقاس باندور ده سر داخوازن وان یعنی بیجی کیم بونا هجمارا پزیش کان لترکیه چقاس باندور ده سر و روشا بحثوی دکی و نخوشی چقاس دکون باندورا نبونا یعنی کیم بونا پزیش کان لترکیه بگشتی بله سال راستی جی پشتی بلاونا ویروسا کرونا yani hecmane ke pir zêde yani behsê 8000 doktora dikin ku wan ji جوان belge wergirtine û çone bajarın çone welatên Avrupayê wê de hêdî jiyana xwe berdewam dikin yani li gor oda bijîşkan dibêjin ku ev pizgirêk dê bi vê biryarê zêdetir be yani ev ne ji bo çareserkirina van pizgirêkan e û çima doktor derdikevin pêşiya vê nagirin dê bi zêdetir pêşiya vê vekin ji ber ku li gor daneyên oda bijîşkan niha li Tirkiye 7000 doktor bi serbixwe کلینیکên wan hene û xebatê didin û xizmeta saxlemiyê didin. Her wiha hezaran yani milyonan insan jî qesta van klînika dikin û va xizmetat wergirin. Ji ber ku li gelek nexweşxanên dewletê da niha hejmara doktoran pir kêm e û bi heyvan nexweş benda randevuyên benda doktorên ku bikarin biçin û xwe nîşan bidin muayene bin û li anegorê wê saxlemiya xwe baş bikin. Yani ev dibêjin ev pizgirêkê dê berdevam biket
و اوه نه چارەسەریە که و هەروەها ئەو دیار دیکن کو وان سەری لە دادگیها بلند یا ترکیه جدایه کو و رزیگنامه بطال بکن و پاش و بکشین. بله هر حال دیار او پزیشکین تایبەتشی وێ دەمێ وێ هەوڵ بدن کو بە ئاوایەکی لە کارتا گشتیدا کار بکەن ڕەنگە و حکوومەتێژی تشتێکی وایانی وەزارەتە سەغڵەمیش وا کردبەژ بۆ ببە فشار لەسەر وان جارێکە دژی هەر پرسکرێک بەردەوامە و گرێدایە وەکتە گوت بە پرسکرێکا گشتیە ئابووریە لە ترکێدا گەلک سپاس عارف ئەسلان پەیامنێری مە ژوانێ. لە هەندستان لە مێژە بە سەختی گرفتاری گۆڕینی هەڵوێستە توندەکانی پیا و سالاری بوونەتەوە. ئێستا کەمپینێک لە باکووری هەندستان بەرپاکراوە لە ڕێگەیەکی نائاساییەوە مامەڵە لەگەڵ ئەو پرسە دەکات ڕازیکردنی خەڵک بۆ وازهێنان لە بەکارهێنانی وشەی نەشیا و کە گوزارشتی سێکسی و ژنان دەکەنە ئامانج و دەڵێن زمان ڕنگدانەوەی گرنگی هەڵوێست و شارستانیەتە. لێ باژارێ گوروگرام یê Bakurê Hindistanê rûnişvan Robin Sharma dîqeta wê yekê dide rojê çend caran gotinên xirab tên bikaranîn ku bêrêziyê li jinê dike. Di axiftina rojane de peyvên dijî jinan tên gotin. من çi caran hizrawata û karîgeriya van gotinan nedikir. Min jî wekû her kesek bikartîna ji ber ku ev tiştekî rojane ye di jîngeha min de. دێمەها حەفدە ڕۆبین و باوێخوا بەشداری هەلمەتەکێ بوون ji bo handana xwendekaran û malbatin li seran serî tax û gundên wîlayeta Haryana ku bi karanîna gotinên xirab bidawî bînin. Ez tê negihiştim ku peyvên em dibêjin şaşin ji ber ku ev dayik, xuşk û hevjînên me li ber xwe digire. Li gor çalakvanên civakî ku serpereştiyarên vê kampênê ne, piraniya gotinên xirabiyên li Hindistanê tên gotin bêrêziye beramber jinan. Em dibin ji wan mêrîn ku bi çavekî kêm li jinê dinêrin. Dibistan bi awayekî taybet beşdarî vê kampênê dibin. Wan daxwaz ji xwendekaran kiriye rojane bijmêrin ka çend caran gotinên xirab tên gotin û hewl bidin bikaranîna wan kêm bikin. Nehiştin an ku bi dawî anîna gotinên xirab ku genc ji bab, mam û xalin xwe fêrbûne ne karekê asan e. Lê gencin vê dibistanê ku kampên lê dest pê kirî hewl didin van peyvan bi dawî bînin. Demê hevalên min li dibistanê ev peyve digotin min jî wekû wan dikir û niha zarok wê ji me fêr dibin. Kes di şevekê de fêr nabe. Divê em qonax bi qonax dawî li van peyvan bînin. Li hindek cihan kampên encamên baş nîşan dide. Di malbata Sharma de mêr êdî gotinên xirab bi kar nayînin. Raftarên mêran niha digel me baştir e. Berê ne wiha bû. Dawî anîna van peyvan dihêle em hez bi keviyê bigeyn. Ev helmete pêngaveka diye li Hindistanê ji bo hewla bi dawî anîna sîstema mêrsalariyê. Ji bo encana Pasriça, Ravindowski, dengê Amerîka. Yarizanê Fransa Kerîm Benzîma roja duşemê di merasîmekê de li Parîsê topa zêrîn bi dest xist û xelat piştî performansa wî ya balkêş hat ku Real Madrid di werza borî de xola qehremanîya Ewropa û xola Spanyayê qezenc kir. Benzîma ku piştî Zinedine Zêdan di sala 1998 de yekem wergirê Frensiyê xelata kesaneya herî bilind de di futbolê de di 46 yariyan de 44 gol ji bo tîma xwe tomar kirin di nav de jî 14 di xola qehremanîya Ewropayê de. Benzîma ku di werza borî de bi Fransayê re qehremanîya neteweyên Ewropî jî qezenc kir, serkê Bayern Munich û Senegalê Sadio Mane daxist rêza duyemîn. ئەمە پیشانگای ئۆتۆمبیلە هەرە بەناوبانگەکان نییە وەک فەراری و ئەوانی دیکە، بەڵکو پیشانگای ئۆتۆمبیلە نوێکانە وەک رافەر و ئەوانی دیکە لە فەڕەنسا. لە پیشانگای ئۆتۆمبیلی پاریس هەندێک لە کۆمپانیای دروستکردنی ئۆتۆمبیلی سربەخۆی فەڕەنسا کۆ دەکاتەوە کە لەلایەن خەڵکیەوە ناسراو نین.
ڕافەر 10 ساڵ لەمەوبەر دامەزرا و ئۆتۆمبیلی پێشبڕکێیە کە بزوێنەری مەشینەکەی 1000 سیسیە لە ساڵی 2023ەوە دەکەوێتە بازار و نرخەکەی لە 45,000 یۆرۆ دەست پێ دەکات. ئەم ئۆتۆمبیلە بۆ پێشبڕکێی سەرکەوتن بەسەر گردەکاندا دروستکراوە. هەروەها ئۆتۆمبیلی کە BT01 ئۆتۆمبیلێکی دیکەی وەرزشیە بەشدارە. بینەرە هێژا کورد کۆنێکشن لەڤەر بداوی هاتە حتا جارەکەدن سلاڤێن فەرهاد فەلاحی ڕەڤین دۆسکی خالد فەتاح هاتین محمود لە کۆنترۆلێ و لەڤەر لە ستودیۆی هەفکارێ من ئاسۆ جەبار و من ساڵح دەمیجەر بەوە هەر شاد و بەختەوەر بن. هەر شاد و بەختەوەر.